سڵاوتان لێ بێم کاتتان باش لە گەرماوگەرم لە خزمەتتان نابم دوو تەوەر گفتوگۆی لەسەرەکەین تەوەر یەکەممان تایبەتە بێ بە بابەتی لامەرکەزی دیارە هەرچەنە پێدانی دەسەڵاتی ئیداری و دارایی بە پارێزگاکان ورتر دەکەیتەوە کاریگەری جیاوازەکانی دەردەکەون یعنی پێدەچێ لامەرکەزی و دەسەڵاتی دارایی و ئیداری کە بدرێ بە پارێزگاکان کاریگەری لەسەر ژیانە کۆمەڵایەتەکەش دروست بکە ئەمە دەکرێت چۆن دروستی بکە کاریگەری لەسەر خزمەتگوزاری دروست دەکات کاریگەری لەسەر ئەدای فەرمانبەر ئەدای بەڕێوەبەر ئەدای سەرپەرشتیار دروست دەکات کاریگەری لەسەر دڵسۆزی خەڵک بۆ پارێزگاکەی و ئینتیما بۆ حکوومەتە خۆجەیەکان لە ڕێی ئەویشەوە بۆ حکوومەتی ناوەندی کە مەبەستمان لە هەرێمی کوردستانە زیاتر دەکات ئەمانە دەکرێت چۆن ببن ئایا لە ڕاستیدا لە دنیای دەرەوەدا لە نموزجانی کە لە ئێستادا بە واقعی لامەرکەزی جێبەجێ دەکەن ئەمە ڕاستە یان دروست کراوە ئەم قسانی کە من کردم ئەم پرسیارانی کە من دەیوروژێنم تەوەرێکی دیکەشمان دەبێت لەسەر ئەو ڕێکەوتنەی لە نێوان تەفدەم و ئەنەکەسە ئیمزاکرا دیارە بە کاریگەری یەکێتی نیشتیمانی کوردستان و بە ڕۆڵی ڕاستەوخۆی هاوسەرۆک لاو شێخجەنگی کە کاریگەری و جێپەنجەی دیار بوو لە ڕێکەوتنی نێوان تەفدەم و ئەنەکەسە قسە لەسەر ئەو ڕێکەوتنە و هەندێک لە وردەکارەکانی و کاریگەری لەسەر ژیانی حکومڕانی و سیاسی لە ڕۆژاوای کوردستان کاریگەری لەسەر کۆدەنجی و یەکدەنجی کوردەوێ و کاریگەری لەسەر ڕوبەڕووبوونەوەی ئەو ژیانە نەخوازراوەی کە ناو بەناو لەلایەن وڵاتانی هەرێمایەتیەوە بۆ سەر ڕۆژ ئاوا و لەلایەن حکوومەتی دیمەشقەوە بۆ سەر ڕۆژ ئاوا دەبێت قسە لەسەر ئەم بابەتان ناکەین لە تەوەری یەکەمدا پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر دان ئەحمەد مستەفا مامۆستای زانکۆ لەگەڵمان نابێت بەخێر بێی دکتۆر سپاس بۆ ئامادەبوونە کاک دکتۆر بەرلۆی باز لە شێوە گشتێکی بکەین بۆ دەسەڵاتی پێدانی دەسەڵاتی ئیداری و دارایی لامەرکەزی هەندێک لێرە و لەوێ بابەت دەبینین ئێمە وەکو میدیا باز یعنی زانکۆکانیش تقریبان دروشمێک بەرزەکەنەوە وەکو مامۆستایەکی زانکۆ دەمەوێت قسەت هەبێت لەسەرەوە بۆچی زانکۆکانیش داوای جۆرێک لە دەسەڵاتی دارایی و کارژێڕیەکەن بۆ خۆیان یعنی نیانە زانکۆکانیان ئەگەر هەیەە گرفتێکی تایە یان زانکۆکان بۆچی ئەم داوایەکەن ئێستا سوپاسانەکەم لە کۆتایەکانی سەدەی بیستە و ئەو هەژمونە سیاسی و گۆڕانکارە سیاسی و ئایدۆلۆژی و کۆمەڵایەتیانەی کە ڕوویاننا ئەمانە هەمویان بوونە فاکتەر بۆ ئەو دەرکەوتە زەقی کە پێی ئەوترێت لە مەرکەزیەت و وڵاتانی دنیا بە شێوەیەکی گشتی بە تایبەت ئەو وڵاتانی کە ئاسۆی گەشەکردن تایە ڕووناوە بەرەو پەرەسەندنە چەند ئەمانە هەموو ڕویان کردە ئەو چەمکە سیاسیە ئیداریە مالیە فەلسەفی کە تعبیر لە دروستکردن و بەگەڕخستنی هێز و توانای خەڵکەکە چ لەسەر ئاستی تاک و چ لەسەر ئاستی ناوچە و شار و حکوومەت یعنی دروستکردنی کۆمەڵێک بازنە یەک بە دوای یەک و یەک لە یەک گەورەتر هەتا ئەگەینە ئەو بازنە گەورەی کە ناوی حکوومەتە ئەمە کارێکی وا ئەکاگرنگترین شت ئەوەیە کە ئێستا لە زانکۆکانی هەرێمی کوردستانە خاڵێکی زۆر گرنگ هەیە زۆر جەوهەری هەیە ئەویش ئەوەیە کە سورعەتی بڕیاردان زۆر گرنگە ئەو ظاهیرەیە ئەو دیاردەیە ئەو حەدەسەی کە ئانیە و دێتە بوون ڕوو ئەدات پێویستی بە بڕیارێکی خێرا هەیە بڕیارێکی خێرا هەیە زەی باشە ئەم بڕیارە تۆ هەتا نووسراوێکەکەی بۆ مرکز و هەتا لەوێت تا و توێ ئەکرێ و هەتا وەڵام ئەدرێتەوە و ئەمە یەک تا چەند وەزارەتێکەوە ئەی بینێ و بەڵێ ئەمە یەک دوو ئەمە جارە پێشتە مشتی حەدەسەکە مرد باش ڕووداوەکە مرد لەگەڵی چارەسەرکردنی ئەو ڕووداوە مرد جا ڕووداوێکی علمی بێ یا ڕووداوێکی کۆمەڵایەتی بێ بەڵێ یا ڕووداوێک بێ بۆ سەر پرۆسی خوێندنەکە خۆی ئەمە زۆر گرنگە ئەمە خاڵیەکەم ئەمە یەکەم ڕووداوەکەت لەگەڵ چارەسەرەکە خستە گۆڕەوە دووەم تۆ ئەو کەسەی کە عەرەب قسێکی ئەڵێ ئەهل مەکە ئەدرا بشعابها تۆ ئەو زاتەی کە ئەو کەسەی کە ئەو مەجموعەی کە لە ناو مشکیلەکەیە ئەژین لە واقعی ئەمرەکە ئاژین ئەوانە باشتر لە دەوروبەری لە کەسێک لەو کێشەیەتی ئەگەن کە ئەگان لێ نییە
ئەزانی ئەوەی لە معاناتەکە لە معاناتەکەی ئەژی بەڵێ حەز بە ئازارەکەیەکە هەز بە لێکەوتەکانیەکە هەز بە ئەو جێماوەیە ئەکا کە بەجێ ئەهێڵێ ئەو ڕوو داوە ئەمانە یعنی تۆ وەختێک کتابێکەکەی نووسراوێکەکەی بۆ مەرکەزەڵی من ئەم کێشەیەم هەیە وەرنە دەست و چارەسەریکەن لەوانەیە ئەو بە عساڵێکی زۆر سادەوە تەماشایکە حەقیشەتی چکە نەبینیوێتی نەتیا ژیاوە نە ئەزانێت چییە ئەزانی بەس تۆ کەتیا ئەژی لە معاناتەکەی تێگەی و لە مەترسیەکانیشی تێگەی بۆیە یەکێک لەو مەسەلە گرنگانەی کە لا مەرکەزیەت دروستی ئەکا بریتە لە خێرا بڕیاردان زۆر گرنگە ئەمە خێرا بڕیاردان لە شوێنی خۆیان چۆن بڕیار هەڵگرتنی مەسئولیەتی بڕیارە ئەنجا خاڵی سێم ئەمەیە خاڵی سێم ئەمەیە مەسئولیەتەکە دوو شێواز بەخۆیی دوو نەمەڵ دوو ئوسلوبی جیا بەخۆیەوە ئەبینێ ئوسلوبی یەکەم تۆ جۆرێک لە سیقە ئەدەی بەو بەرامبەرەی خۆت کە من متمانەم پێێتە و لە ئاستی ئەو مەسئولیەتەیە بە زانکۆ مؤسسەی دامەزراوی فڵان فیسال تۆ لە ئاستی ئەو مەسئولیەتەیە بێ ئەوە من لێت ڕائەبینم و بەشێک لە ئەرکی سەرشانی خۆم خسۆتە سەر تۆ باش ئەمە بەخشینی ئەو متمانەیە ئەمە خاڵیەک نەمەتی یەکەم باڵن ئوسلوبی یەکەم ئوسلوبی دووهەم خۆی ئەو زاتە ئەو شەخصە ئەو فەرمانبەرانەی کە لەناو ئەو مؤسسەیان بە زووترین کات بە دوای چارەسەراگەڕێن چونکە ئەو مشکلی ڕوبەڕووی خۆیان بۆتەوە و خۆیان مەسئولیەکە من لێ ناڵێ من حەقم چێ بەسەرەوە نووسراوە یەکەم کەی وەڵامیان نایە وەڵامیشان نایە کەیفی خۆیان کە ئێستا وایە ئێستا تۆ نووسراوە کاکەی تر کە وەڵام نێتەوە بە خەڵکاڵی وەزارەت جواب ناتەوە هەندێک جار بڕوات هەبێت لە هەندێک مؤسسات ینی حاڵەتی سەیسێ دەبینی ئەڵێ مادام لەم هاوشێوەیە ئەم هاوشێوەی ئەم کتابێکە کردومانە کە ئەیەرین وەڵامەکەی وایە لەبەرەوە چاڕی وەڵامەکەی ناکەمان لێرە ئیشی خۆیانەکەن کە ئەمە مخالفە ئیداریە بەس چی بکە ناچاریش ئەگەر نەی کاکاتەکەی بەسەرە چێ کێشەکە ژەمریە باشە دکتۆر ئەگەر ئەم دەسەڵاتە داراییە بدرێ بە زانکۆکان نازام لە ڕووی کاریگەڕێ و تا چەند دەسەڵاتیان هەیە زانکۆکان بەڵام ئەگەر لە ڕووی داراییشەوە دەسەڵاتی خۆیان پێ بدرێت زانکۆکان دەتوانن خۆیان بژێنن دەتوانن گرفتی خوێندکار چارەسەر بکەن ئەوانی کە ساڵانە دەمابینی دکتۆر خوێندکارە هاتە سەرجادە داوای بەتانی کرداوی کارەبایە کرداوی ئاوێ کرد چوزانم یعنی دەیان مشکلی خوێندکار کە خۆت بیرتە دەیزانی مامۆستای زانکۆی لە با بڵین لە وەزارەت لە دەورەی پێشووی حکوومەت بڕیارێک دەرچوو بۆ ئەوەی کە جۆرێ لە سربەخۆیی زانکۆکان بێتە گۆڕێ ئەم حاڵەتە سربەخۆی ئیداری و مالی سربەخۆی ئیداری و مالی تۆ وەکووتم جارێکی خۆت ئەخاتەوە بەردەم تەساؤولێک و بەردەم بەرپرسیارەتێکی گەورە هەم دەرهەق بە خۆت بە فەرمانبەرەکانت بە خوێندکارەکانت بە کۆمەڵگەکەت بە شارەکەت زەی تۆ ئەنی بیر ئەکرایەوە لەوەی کە خوێندنی ئێواران هەبێ ئەم خوێندنی ئێوارانە بۆچی بەکارەهات کاتێکە ئێمە ڕوبەڕووی بەستەڵەکێکی سیاسی گەورە بووینەوە لەگەڵ بەغا و بودجە بڕا و مەعاش بوو بە بڵین تووشی بڵێن حاڵەتی پاشەکەوت بوو و ماڵانەش نەئەهات و خۆ دەزانی لەم حاڵەتەیە ئەو ئێوارانە ئەو داهاتەی کە کۆ ئەکرایەوە لەی فریای ئەوە کەوت کە مامۆستایان کە خوێندکاران کە فەرمانبەران واز لە خوێندنیان و درێژە بەم خوێندن من بۆ تاریخ زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کە من لەوێم زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بە سوپاسەوە کە سەرۆکی زانکۆ پیاوێکی محەنەک و پیاوێکی عاقڵ بە حینکە و بەو ئیدارە بەو سەربەخۆی ئیداری و مالی کە هەبوو توانیمان نێڵین یەک ڕۆژ دەوام بوەستێ مع العلم لە شوێنەکانی تر لە مؤسسەکانی کە دەوام وەستا لە زۆر شوێنی کە دەوام وەستا بەهۆی ئەو هەلو مەرجە دۆخەکە وا بوو خراپەیەکە هەبوو ئەمە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە تۆ خۆت خزمەتی خۆتەکەی تۆ خۆت خەم لە خۆ دەخۆی ئەم دەسەڵاتت هەیە لە لا مرکزیەتە ئەمە بەدی ئەکرێت زۆر بەڕوونی باش دکتۆر ئەمە عفوون کە یەک شت هەیە خوا لە لای خەڵک زۆر جار من گوێم لە خاڵە ئەبێ
ئەویش ئەوەیە ئەڵێ جا باشە تۆ هەرپەیەکێت و سەرفیکەی حکومت ڕۆڵی تۆ چۆن ڕۆڵی نییە حکومت ڕۆڵە گەورەکە ئەبینێ زەی یەک حکومت دەسەڵاتی محاسبەکردنی تۆی هەیە دینار بە دینارە پێگە بە پێگات هەنگاو بە هەنگاوت باشە دکتۆر ئەمە قسەیە ئەکەمە ناو پرسیارێکی ترمەوە کە دواتر لە جەنابتی دەکەم بەڵام بەر لەوە ینی من لە سەرەتای بەرنامەکەی هەندێک بابەتم و ڕوژان ینی ئەوەندەی کە توێژینەوەکان دەبینین ئەوەندەی بە دوواداچوونە میدیایی و تەنانەت ئەکادیمیەکانیش دەبینین باز لەوە دەکرێت لا مەرکەزیەت کاریگەری لەسەر ژیانی کۆمەڵایەتی خەڵکە بێت ئەمە چۆن تۆ لە عیلم النەفس قاعدەیەکت هەیە طبعا لا عیلم النەفس 100 نییە نییە و دوو ڕقەمە نییە وڵی 33 و 66 ونەهونەوە ئەو دەرەجانە هەیە هەمیشە کە تۆ ڕووبەڕووی کێشەیەگە بیتەوە یەکەم کار کە ئەیکەی چییە ئەوەیە کە معنەویەتت بەرز بێ بەرامبەری هەر کارێک تۆ بەرەو ڕوویەکی هەر کێشەیەک بەرەو ڕوو دەبێتەوە تۆ بەرەو ڕووی هەر کێشەیەگە ڕۆی خۆت هەتا معنەویاتت بەرزتر بێ ئەوەندە زیاتر زاڵەبی بەسەریان مەرج چارەسەرکردنی نییە گەر لێ بێ مەرج لە ناوبردنێکی جاری وایە بنەبڕکردنێتی ئەم لامەرکزیەتە یەکەم ئیش کە ئەیکا لە ڕووی سایکۆلۆژیەوە معنەویەتی تاکی ئێمە بەرزەکاتەوە معنەویەتی تاکمان بەرزەکاتەوە چۆن وەکووتم وای لێ ئەەکەی بەشدار بێ لە بڕیار فەرمانبەرێکە لە موئەسسەیەکە کە ڕەنگە بە درێژایی مێژووی خزمەتکردنی نەناوی بێ نەڕەنگی دیار بێ نەپرسی پێ بکرێ تۆ لەمەوە ئەیخیتە بواری بڕیاردارەوە بەشێکە بێ لە بڕیار باشە ئەمە چۆن کارێکی وانەکە کە چاکترین بڕیار بە کە دڵسۆزترین فەرمانبەر بێ کە دڵسۆزترین کەس بێ بۆ ئەو فەرمانگەی خۆی بۆ ئەو موئەسسەی خۆی بۆ ئەو کۆمەڵگایی خۆی کەواتە خاڵی یەکەم بریتیە لە دروستکردنی ڕۆحێکی معنەوی گەورە گیانێکی معنەوی گەورە لە لای هەموو تاکەکانی کۆمەڵگە بە شێوەیەکی گشتی خاڵێکی کە زۆر گرنگە بەلامەوە چییە هۆشیاری تاک لەسەر ئاستی مجتەمع هۆشیاری تاک بەرەو بەرز بوونەوە ئەچێ تۆ تەماشاکە بڕیار چی ئەیدا کەسی ئاسایی نەخێن بڕیار خاوەن ئەزموو نەیدا بڕیار کەسی بەرچاوڕۆ نەیدا تۆ کە کەسی کە شخصێکەکەی بە بەشێک لە بڕیار یعنی وا لەو کەسە ئەەکەی خیتە ئەمری واقعێکەوە کە بەرچاوی خۆی ڕوون کاتەوە کە بە دوای شتا بگەڕێ کە متابعە بکە ئەزانی کە بە دوای شتی ئانیا بگەڕێ ئەخباری ڕۆژە بگەڕێ پێشهاتەکانە بگەڕێ تەتەوراتە بگەڕێ مستەجداتە بگەڕێ بە شۆ لەمانەیە بگەڕێ بۆ چونکە بەرپرسیارەتێکی کەوتۆتە سەرشان کە ئەم شخصی کردو بە بەشێک لە قەرار باش ئەزانی لەبەرەوە زۆر گرنگەکە با بڵێن کە کارێکی وا ئەەکەیت ڕۆحی معنەوی و متمانەیەکی زۆر دروست ئەەکەی لەناو ذاتی ئەو دکتۆر کاتەکەم ماوە ئەگەر یەکشتی کە هەیە زۆر بەکوتی بڵێت ئەویش ئەوەیە تۆ هەندێک جار دەوڵەت کاری فراوانتری هەیە ینی مەشاغلی دەوڵەت فراوانترە پەیوەندی سیاسی هەیە پەیوەندی نێو دەوڵەتی هەیە علاقاتی بڵین لەگەڵ دەوڵەتانی تررا حکوومەتی هەرێمی کوردستان بۆ نمونە دەبێت علاقاتی خۆی لەگەڵ عێراق ڕێخا لەگەڵ دەوروبەر ڕێخا لەگەڵ دراوسێ ڕێخا لەگەڵ ئەوروپا ڕێخا لەگەڵ ئەمریکا ڕێخا علاقاتی سیاسی دەوڵەت کا لەسەر ئەمانە بکە نەگرێت کە لەسەر کە نەقڵی فەرمانبەرێ بگاتە ڕێی زۆرەوەنج جاگاتەوە زانی لەبەر ئەوە تۆ ئەم لا مەرکەزیەتە خاڵێکی زۆر ئیجابیتیایی شوێ لۆت لەسەر مەرکەز کەمەکاتەوە باش دکتۆر پرسیارە جدێکە ئەمەیە مادەم ئێمە لەم ڕوانگانەی لا مەرکەزی تێئەگەین مادەم لەم کاریگەرێ باشانەی تێئەگەین و مادەم یاسای 3 ساڵی 2009مان هەیە پەرلەمان پەسەندی کردو ئەنجومەنی وەزیران پەسەندی کردووە مادەم بەشێکە لە کارنامە و بەرنامەی کابینەیەک لە دوایەکان بەمەی ئەخیریشمانە و کابینەی نوێی حکوومەتی هەرێم نوێم بۆچی لا مەرکەزێت نابێ بە بڕیار لەم بڕیارانەی ئەخیری ئەنجومەنی وەزیران کە دەرچووە خۆشبەختانە خاڵێکی تایە ئەڵێ لا مەرکەزی ئیداری
حکومە دیفاعی لەکە بەس بەداخەوە باسی لامەرکەزی دارایی نەکردووە باسی لامەرکەزی دارایی نەکردووە مالی نەکردووە لامەرکەزی ئیداری بەبێ لامەرکەزی مالی هیچ شتێک ناهێنێ ئەگەر لەبێ تۆ هەتا دەستی کراوە نەبێ ناتوانانی بە خەڵک بڵێ وەرە ئیش بکە هەتا ئەو شەخصە چاوی لە دەستی تۆ نەبێ کە دەستت پڕە و ئەتوانی پێش ئەوەی عارەقەکەی وشک بێتەوە پارەکەی بیتێ ئیشت بۆ ناکە یان لانی کەم دڵسۆزی ناکە ئەمە گرنگە زۆر گرنگە یەکجار گرنگە یعنی ئێمە ئاگامان لەوە بێکە هەمیشە ئەو کەسەی کە تۆ لەم مجتەمەعانەیە کە کاری پێەکەی بەتایبەت لەم هەلوو مەرجەی ئێستا مۆزوعی کۆرۆنا هەیە لە دنیاە و مۆزوعی داخستنی فەرمانگەکان هەیە بۆ ماوەیەکی زۆر و ئەوانە کێشەی موچە هەیە خەڵک پاری خەڵک بەڵێ خەڵک برسیە بە معنای کەلیمە ئەم حاڵەتە خەڵک بە دوای ئەو قوتەیەگەڕێ بەرەو ئەو قوتە ئەچێ لەکوێ بێ مل بۆ ئەوێ ئەدا ئەنجا ئەگەر ببینێت کە تۆ دەستە پڕە و تەخویل کراوی ئەو کاتە ئەویش باشێتە پێشەوە و زۆر دڵسۆزانە کاری خۆی بۆ جێبەجێەکە دوو شت هەیە زۆر گرنگە ماوە باسی بکەم یەکام لامەرکەزیت ئیجابێتێکی تری هەیە گرنگە ئەویش ئەوەیە کە ئەگەر بڕیارێکدا بۆ نمونە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیە بڕیارەکە خراپ و خوا نەخواستە باشە ئەزانی ئەم بڕێرە تعمیم ناکرێت بۆ شارەکانی تری کوکارێم یعنی لێکەوتە خراپەکانی تەنها بۆ پارێزگای سلێمانیە بێت لەبەرەوە بە زووترین کا فریایەکەی تو چارەسەرێکی بینەماگەر خوا نەکردە حکومەت بڕیارێکی هەڵەبا هەتا ئەیگەیتەوە تا چارەسەرێکی تەطبیقە بێ لە مشونەکە بەسەر هەموو پارێزگەکانە جێبەجێکرێت ئەوە جگەل لە خوێندنەوەی تری خاڵێککە هەیە کە زۆر گرنگە بەلامەوە ئەوە کە ئیشارەتمان پێکرد ئەزەی هەمیشە حکومەت بەشتی گەورەترەوە سەرقاڵە بێ یەک دووش وەکوتم چاودێرێکی ڕقیبێکی گەورە ئەبێ بەسەر ئەم دەسەڵاتە لا مرکزیانەوە چکە پێدانی لا مرکزی دروستکردنی دەسەڵات نییە لە ناو دەسەڵاتە و دروستکردنی تاکڕەوی نییە لە پارێزگاکانە و ئەنجا هێزە گەورەکە لای حکومەتە بۆ نمونە تۆ ئەڵەی پۆلیسی سلێمانی باشە پۆلیسی شاری سلێمانی بە فەرمانی پارێزگارە جوڵەنەوە باشە بەینەما سوپای هەرێم پێشمەرگەی هەرێم بە ئەمری سەرۆکی حکومەت جوڵەنەوە یعنی بۆ چکە سوپا دیفاع لە کیانەکەکە پۆلیس دیفاع لە ڕووداوەکە ناو شارەکانە ڕۆیە کوشتنیەکە دزیکردنێکە چوزانم خەتفێکە چیەکە ئەمانەیە پۆلیس دیفاع لە مەشاکیلی لۆکاڵی ئەکا داخلی ئەکا بەڵام سوپا دیفاع لە کیان و لە قەوارە و لە سنووری تۆکە ئەزەی تەماشاکە لە هەموو قەرارەکانە حکومەت بڕە گەورەکەی بەدەستە بڕیارە گەورەکەی بەدەستە پارێزگاکان لا مرکزیت بڵین ئیدارە لا مرکزیەکان شتە ئانیەکان و شتە بچووکەکانی بەدەستە ئیدارە خۆچەیەکان استراتیژ و بەرنامەی حکومەت وردەکەن و جێبەجێ استراتیژەکە و کارنامە گەورەکە لای حکومەتە بەردەوامیش حکومەت توانای بەردەوام توانا و دەسەڵات و ئیمکانیەتی ئەوەی هەیە کە محاسبەی خوارەوە بکات کە محاسبەی دەسەڵاتی لا مرکزیت بکات بەردەوام ئەو توانایی هەیە و بەردەوام ڕقیبێکی نەنووسوی زیندوی زیتە بەسەر دەسەڵاتی لا مرکزی سپاس دەکەم پرۆفسۆری یاریدەدەر دکتۆر دانا ئەحمەد مستەفا مامۆسای زانکۆ بە سپاسەوە لە تەوەریەکەم بەشدار بوو سپاس بۆ بینەر بوون پشوێکی کوردوەرەگرین و بۆ تەوەری دووەمە گەڕینەوە
جاریتر سڵاوتان لەبێ بەڕێزان و کورد لە پێشەکی بەرنامەکە وتم یعنی دوجار بە هەوڵی یەکێتی و بە هەوڵی هاوسەرۆک لاهور تاڵبانی لاهور شێخجەنگی یعنی بەڕێزان لە هەردوو پارتی تەفدەم و ئەنە کەسە لێک نزیک بوونەوە و تێگەشتنی باش لە نێوانیاندا هەیە و ڕێکەوتن هەیە لە نێوانیاندا و ڕێکەوتنەکە بەپی ئەو لێکدانەوانی دەکرێن و ئەو زانیاریانی کە بەردەست دەبن یعنی نزیکبوونەوەی جددی و کاری جددی لە دوای ڕێکەوتنەکە دێن و دێنە ئاراوە بەڕاستی و ئەمانێک قسە لەسەر هەندێک لەو زانیاریانە بکەین کە لەسەر ڕێکەوتنەکە هەن و کاریگەری ئەم ڕێکەوتنە بۆ ڕۆژئاوا و یەکدەنگی و کۆدەنگی کورد لە ڕۆژئاوا ئەمانە چ کاریگەریەک دروست دەکەن و کورد دەتوانێت بەمە و بە کۆدەنگی و یەکدەنگیەکی گشتگیرتر لەم ڕێکەوتنەش چی بەدەست بێنێ لە ڕۆژئاوا مانە تەوەری گفتوگۆکانمان دەبێت لەگەڵ بەڕێز دکتۆر جاویدان کەمال ئەندامی نوێنەرایەتی ڕۆژئاوا لە هەرێم دکتۆر زۆر بەخێر بی سپاس زۆر سپاس دکتۆر ئەوەندەی کە زانیاریتان هەبێ بەر لەوەی باز لە ناوەڕۆکی ڕێکەوتنەکە بکەین دەست پێشخەری یەکێتی و ڕۆڵی یەکێتی نیشتیمانی کوردستان و هاوسەرۆک لاهور شێخجەنگی چۆن بووە لە نزیکردنەوەی نەک هەر تەنها ئەم ڕێکەوتنە بۆ تەواوی گرفتەکان لە ڕۆژئاوا و بە تایبەتی تر ئەم ڕێکەوتنی لە نێوان تەفدەم و ئەنە کەسە هاتۆتە ئاراوە. دیارە دۆزی گەلی کورد لە ڕۆژئاوای کوردستان لە قۆناغێکی زۆر هەستیاردا تێدەپەڕێت و لە دوای ئەوەی کە گەڵ ئێمە لە ڕۆژئاوای کوردستان توانی ئاگری شۆرەشێک داگرسێنێ و توانی خاک ڕۆژئاوای کوردستان ڕێزگار بکات و سیستەمێکی خۆ بەڕێوەبەری دابمەزرێنێت سیستەمێک کە هەموو نەتەوەکانی ترش لە خۆی بگرێت و لە دوای ئەوەی کە گەلی ئێمەش ئسپاتی کرد کە لە جەنگی دژی تیرۆردا سەرکەوتوو بوو و ئێمە هەمیشە بانگەوازیمان بۆ ئەوە بوو بۆ ئەوەی سیستەمێکی ئاشتیانە دامەزرێنن سیستەمێک کە مافی گەلی خۆمان تیام سۆگەر بکەین. دۆزی گەلی کورد لە ڕۆژئاوای کوردستان لە چەند قۆناغێکدا تێپەڕی لەم شۆڕەشەدا لە دوای ئەوەی کە ئێمە لە مەرحەلەی ڕزگارکردنی خاکی ڕۆژئاوا تاو بوو دوای ئەوە ڕاگەاندنی شەڕی لە دژی تیرۆر بەگشتیش ئەویش ڕاگەنرا هێزن سووریا دیموکرات توانی لەوەش سەرکەوتنێکی یەکجار زۆر و گەورە بەدەست بێنێ چەند هەنگاوێکش هەبوو بۆ ئەوەی کە ماڵی گەلی کوردیش ڕێک بخرێت لە ڕۆژئاوای کوردستان بۆ ئەوەی ئێمە بتوانین بن خەوێن پرۆژەیەکی سیاسی توکمە بین و پێشکەشی ئاستی نێودەوڵەتیش بکەین لە هەموو ئەو کۆبوونەوانەی کە دەکرێن بۆ دۆزینەوەی ڕێگە چارەسەریەک بۆ کریزی سووریا بەگشتی. دیارە گەلی ئێمە لە ڕۆژئاوای کوردستان لەم جەنگەی لە دژی تیرۆردا بریاری دابوو کە هەم بۆ مافی خۆی جەنگ بکات و شۆڕەش بکات و هەم بۆ ئەوەی چارەسەریەک بۆ کریزی سووریاش بەگشتی پێش بخات. ئەم تیرۆرەی کە لە دژی گەلی ئێمە دەست پێکرد بوو لەلایەن داعش چ لە ڕۆژئاوا لە باشوورش هەمان هێرش هەبوو لەسەر باشووری کوردستانش لەلایەن تیرۆریستانی داعش لەوەشدا دیارە ینی هاوکاریەک هەبوو لە بینی هێزن سووریای دیموکراتیش و یەکێتی نیشتیمانی کوردستانش بۆ یەگەلی ئێمەش هەم لە ڕۆژئاوای کوردستان و هەم لەسەر ئاستی بڵێن هەر چارپارچەی کوردستانش لەم قۆناغەدا وتومانە یەک ڕێزی گەلی کورد تا کارێگایەکە بۆ بەدەستهێنانی مافی گەلی کورد بێگومان ڕۆلی یەکێتی نیشتیمانی کوردستانش ڕۆلێکی بەرچاوی هەبوو لە سەرکەوتنی شۆڕەشی ڕۆژئاوای کوردستان و سەرکەوتنی گەلی کوردش لە شەڕی دژی داعشدا. لەم ڕێکەوتنیا زۆر باز لە ڕۆڵی یەکێتی ئەکرێ ئەم جاریان چۆن بوو ئەم بەشداریان چۆن بوو ئەم ڕۆڵی یەکێتی چۆن دەبینن ئێوە یعنی بۆ نزیکردنەوەی ئەم بیر و بۆ چونە جیاوازانە لە ڕۆژئاوا دەکرێت یەکێتی ڕۆڵی تر بگێڕێ دەتوانێت؟ یعنی نەک تەنها یەکێتی نیشتیمانی کوردستان بەڵکو ئێمە داواکاریەکشمان هەیە لە هەموو لایەنە سیاسیەکانی کوردی لە هەر چارپارچەی کوردستان کە ڕۆڵێکی ئەرێنیان هەبێ لە پێشخستنی ئەم جۆرە لە یەک نێزیک بوونەوەی گەلی کورد لە ڕۆژئاوای کوردستان. باشە ڕێکەوتنی نێوان تەفدەم و ئەنە کەسە چی لە خۆگرێ ئەوەی ئەوەندەی زانیاریتان هەبێ و کۆ نوێنەرایەتی هەرێم دیارە وەکو خۆسەری ڕۆژئاوای کوردستان وەکو وتمان
دوای ئەوەی کە گەلی ئێمە دەست بە شۆڕش کرد لە ڕۆژاوای کوردستان و ئەو سیستەمەی دامەزران کە کۆمەڵک حزب و لایەنین سیاسی لە ڕۆژاوای کوردستان لە خۆیدا دەگرێت ئەم پرۆژەیە گشتە ئاستێک کە بووە بە واقعێک لە ڕۆژاوای کوردستان و دوای ئەوەی کە زیاتر لە 12,000 شەهیدمانداناوە لە شەڕی دژی داعشدا و لە ڕزگارکردنی خاکی ڕۆژئاوای کوردستان. پێواژۆیەکی دوور و درێژ هەیە لە شۆڕەشی ڕۆژئاوای کوردستان بەداخەوە ینی وەکو ئەنە کەسە دوور بوو لەم مەرحەلەی ڕابردوودا حزبە سیاسیەکان ئەوانەی کە پشتیوانی خۆسەری دیموکراتیکی ڕۆژئاوای کوردستان بوون قوربانیەکی یەکجار زۆریان داوە ئەوان خەباتیان وەکو ئەنە کەسە خەباتیان بە شێوازێکی تر بوو ئەوان بەشێک لە ئۆپۆزیسیۆنی سووریا بوون بە ناوی ئەتیلاف بوو کە ئەویش لەژێر چەتری یارمەتی تورکیا دایمەن دەجۆڵا وەکو ئۆپۆزیسیۆنی سووری ئەتیلاف ئەوان شێوازێکی سیاسی جیاوازیان هەبوو دوور بوون لەو هەموو گۆڕانکاریانەی کە لە ڕۆژئاوای کوردستان دەکرا بۆیە لە یەک دووربوونێک هەبوو لە بینی تەفدەم لە بینی خۆسەری دیموکراتیکی ڕۆژئاوای کوردستان و ئەنە کەسە ینی پێواژوەکەوتم پێواژۆیەکی درێژ هەبوو لە شۆڕەشی ڕۆژئاوای کوردستان ئەم لە یەک ترازان و لە یەک دووربوونەوە ئیتر ببوو وەکو بڵێن دیوارێک دروست ببوو مەجای گفتوگۆکردنیش نەمابوو تەنانەت لە بینی هەردوو لایەنەکان هەرچەند چەند مەرحەلەیەک ینی چەند هەوڵێکیش درابوو بۆ نمونە اتفاقی هەولێر و یەک هەولێر دوو دهۆکیش بۆ ئەوەی کە بتوانێت بین هەم ئەنە کەسەش بێتە بەشێک لەم ئیدارەی کە لە ڕۆژئاوای کوردستان هەیە و بێتە بەشێک لەم شۆڕەشە و بەشێک لەم جەنگەی لە دژی تیرۆریستانی داعشدا بەڵام نەدەگەشتین ئەو ڕێکەوتنەی کە بتوانێت بێ ئەو برسیەتی گەلی کورد بۆ بەدەستهێنانی مافی خۆی ینی بەشی بکات بەڵام وەکو ئەمڕۆ کە ئێمە دەبینین لە دوای ئەوەی کە بەڕێز مەزلوم عەبدی سەرپەرشتیاری گشتی هێزن سووریای دیموکرات بانگەوازیەکی ڕاگەیاندبوو و هەوڵێکی دابوو بۆ ئەوەی لاینە سیاسیەکانی کوردی لە یەک نێزیک بکاتەوە و لەگەڵ هەموو لاینەکانیش کۆب بوویەوە دیار بوو هەردوو لاینەکانیش ینی هەنگاوی جددیان نابوو و هەنگاوی ئەرێنیژیان نابوو بۆ ئەوەی کە هەنگاو بنێن بۆ ئەوەی یەکڕێزی گەلی کورد بەدەستبینن لە ڕۆژئاوای کوردستان ئەمڕۆ ئەوەی ئێمەش دەبینین ینی چەند دانیشتنێکش بووە و چەند کۆمبوونێکش بووە لە بینی پێدە و ئەنە کەسەش و بەپێی ئەو ئاگاهیانەی کە هەن ینی هەرچەند تا ئێستا هیچ تەسریحێکی فەرمی نییە لە لایەن هەموو هەردوو لاینەکانش ئەو ئاگاهیانەی کە هەن هەردوو لاینەکان ینی گەشببینن بەوەی کە ئەم جارە ئەتوانن بگەنە ڕێککەوتنێک کە ئێمە بتوانین لە ڕۆژئاوای کوردستان وەکو هەموو لاینە سیاسیەکانیشی تر ببن خاون یەک پرۆژەی توگمە ئەوەی بتوانێت بێت لەسەر ئاستی سووریاژ و لەسەر ئاستی نێو دەوڵەتیش لە ڕێگای ئەم ڕێککەوتنە بتوانێت بن داوای مافی گەلی خۆمان بکەین. ئەوەندەی زانیاریتان هەبێ ئەنە کەسە لەو جۆرە لە ئیتیلاف دێتە دەرەوە ینی ئەو ئاگاهیانەی کە هەن ئەوان تەبان ئەمە خاڵێکی زۆر گرنگ بوو بۆ ئێمە وەکو خۆسەریش و پێدەش و هەموو ئەو لایەنە سیاسیانەی کە بەشێکن لە خۆسەری ڕۆژئاوای کوردستان کە ئەوە جێگای قبول نییە کە تۆ لاینێکی سیاسی بینی نا پێ بڵێ فەرمو ببێ بەشێک لەم ئیدارەیە بەڵام تۆ لە هەمان کاتە دەڵێ من بەشێکم لە ئۆپۆزیسیۆنش بە پشتیوانی تورکیا هاتووە بەشێک لە خاکی ڕۆژئاوای کوردستان داگیر کردووە ئەمە جێگای قبول نەبوو هەمیشەش ئەمە خاڵێکی ناکۆک بوو لە بینی ئەو لاینانەی کە خۆسەری دیموکراتیک ڕۆژئاوای کوردستانیان پێکهێناوە لەگەڵ بینی ئەنە کەسەش بەڵام بەپێی ئەو ئاگاهیانەی کە هەن ئەم جارە ئەوان جۆرە ئامادەیەکیان پیشان داوە کە ئەوان ئامادەن لە ئەتیلافش بکشێنەوە چونکە دیارە ئەوانش بۆیان دەرکەوت کە ئەتیلاف ئەو هێزە نییە کە بەڕاستی ئامادە بە مافی گەلی کورد پێبەخشی لە ڕۆژئاوای کوردستان. باشە ڕێکەوتنی یەکی هەولێر ڕێکەوتنی دوو هەولێر و ڕێکەوتنی دهۆکیش هەیە ئێستا ڕێکەوتنێکی نوێژ هەیە کامیان بە ئاگایی یەکێتی نیشتیمانی و نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانیشە پێتان وایە ئەم ڕێکەوتنە جیاواز دەمایتر دەچێتە جێبەجێکردنەوە و بنەماکانی ڕێکەوتنەکە دەبنە کاری ئایندەی ئەنە کەسە لە ڕۆژئاوە
ینی چۆن زەمانەتێک دەبینین لەم ڕێکەوتنی ئێستاە سەرکەوتنی ئەم ڕێکەوتنە ئەگەر بکرێت ما تا ئێستا نەگەشت و ینی ئەنجامەکەی ڕانەگەێنراوە هێشتاش دانوساندن بەردەوامە لە بینی هەردوو لاینەکان بەڵام زۆر گرنگە کە هەمومان پێکەوە هەر تاکەکی کورد هەر لاینەکی سیاسی هەر کەسێکی ڕەوشەنبیر هەر هێزێکی کوردی کوردستانیش هەمومان پشتیوان بین و ڕاگەاندنش بە تایبەتی هەمومان پشتیوان بین بۆ ئەوەی ئەم ڕێکەوتنە سەر بخەین بێگومان وەکو یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستانیش بە کەسایەتیەکانی خۆی کە ناسراون بە وەکو دیرۆکی خۆیان ئەوانش پشتیوان بین و پشتیوان بن بۆ ئەوەی ئەم ڕێکەوتنە سەر بخەین ئەو شەرت و مەرجانەی کە ئێستا هەن بۆ ئەوەی ئەم ڕێکەوتنەش سەر بکەوێت ئێمە پێمان وایە هەموو شەرت و مەرجێکی ئێستاکە ئەو ڕێکەوتنە بکرێت چونکە ئێمە لە ڕۆژاوای کوردستان بە تایبەتی یان لەسەر ئاستی هەموو پارچەکانی کوردستانش وەکو گەلی کورد بۆمان دەرکەوت کە دژمنان و نەیارانی گەلی کورد هەمیشە ئەبێنە ئاستەم بۆ ئەوەی کە ماڵی گەلی کورد ڕێک بخەین هەمیشە نیان هشتۆ گەلی کورد یەک دەست بن بۆ ئەوەی هەمیشە گەلی کورد لاواز بێ و بۆشمان دەرکەوت لە دوای ڕفراندۆمیش کە بۆنبوونە مووقفی تورکیا بەرامبەر باشووری کوردستان چۆن بوو تر لەسەر ئاستی هەر چوارپارچەی کوردستان پێم وایە گەلی کورد گشتوتە و قەنەعات و بە تایبەتی لاینە سیاسیەکان کە ئەبێ خۆمان یەکدەنگ بین و یەکڕێز بین تا بتوانین مافی خۆمان بەدەست بێنین کەس پێمان نابەخشێ بەڵکو لە بەرامبەر ئەو هەوڵانش کە نەهێڵن ماڵی گەلی کوردێک بخرێت لە بەرامبەر ئەو هەوڵانە بوەسین ئێمە بەعکسەوە هەڵبن هەمیشە یەکڕێزی خۆمان بپارێزین و سازیش بکەین لە ڕۆژاوای کوردستانش لە دوای ئەوەی کە مەرحەلەی جەنگ تا ئاستێک کۆتایی پێهاتووە و کۆتایی بە تیرۆستانی داعشاتەوە وەکو لەسەر لە ڕووی جغرافیا ئێمە بڵێن و ئەنە کەسەش گشتوتە ئەو قەنەعاتی کە ئیتر ئۆپۆزیسیۆن مافی گەلی کورد پێ نابەخشێت و ئەوانش قەنەعاتێکیان کردووە ئیتر کە خۆ بەڕێوەبەری ڕۆژاوای کوردستان گشتوتە ئەو ئاستەی کە بووە بە واقعێک تۆ ماقۆڵ نییە جارێکتر بێ بڵێ من ئەمەوەی ئەم سیستەمە بە تەواوی بیگۆڕم نه بەلکو ئێمە گشتونەتە ئەو قەنەعاتە کە هەمومان پێکەوە ئەمانەوەی بڵێن چۆن ئەم سیستەمە پەڕە پێ بدەین زیاتر بهێڵن بەرەو پێش بڕۆن باشە خۆ بەڕێوەبەری ڕۆژئاوا و ئەم نزیکبوونەوەی هێز و لایەنە سیاسیە کوردیانی کە لە ڕۆژئاوا هەن و دەیانێ هەبن قۆناغێکی نوێ دێنێتە ئاراوە بۆ گفتگۆکردن لەگەڵ حکوومەتی دیمەشق بۆ دەستخستنی مافە دەستوری و نەتوایەتەکان لە ڕێی دیمەشقەوە پێتاوانی ئیتر قۆناغی ئەوە هاتووە کاتی ئەوە هاتووە یعنی ئێمە لە ڕۆژاوای کوردستان هەمیشە وتومانە ئێمە لەگەڵ گفتوگۆ داین بۆ چارەسەرکردنی کریزی سووریا بەگشتی و هەمیشەش هەوڵمانداوە هەم لەسەر ئاسی ڕۆژاوای کوردستان لەگەڵ هەموو پێکاتەکان خەون پرۆژەیەک بوون بۆ چارەسەرکردنی کریزی سووریا و هەم هەوڵژمانداوە لەگەڵ هەموو لاینانەی کە بەجددی ئۆپۆزیسیۆنن ئۆپۆسیۆن سەربەخۆ کە سەر بە تورکیانە بن یان لەسەر بە هیچ لاینێک نەبن کە ئەنوێ دەستێوەردان لە کێزی سووریا بەگشتی بکەن و یانوێ بەرژەوەندی تایبەتی خۆیان پێک بینین هەمیشە وتومانە بە گفتوگۆ بێ کریزی سووریا چارەسەر بێ هەمیشەش وتومانە نەک تەنها لەگەڵ ڕژیمی یاسەداوە لەگەڵ ئۆپۆزیسیۆنش یان هەموو کەسێک ئەوێ بێتە بەشێکی ڕاستەقینە لە چارەسەرکردنی کریزی سووریا و بە شێوازێکی وەکو چارەسەرکردنی کێزەکە وەکو کەسێن سووری ئەم کێزە چارەسەر بنەوە کەسێکی تورکی و کەسێکی ئیرانی یان وەکو تیلاف کە بە ناوی تورکیا قسە دەکات لەسەر ئاستی سووریا بەگشتی ئێمە پێمان وایە ئەسڵەن لە دوای ئەوەی کە کۆتایی بە خلافەی داعشەوە هات ئەوە قۆناغی سیاسی بۆ چارەسەرکردنی کریزی سووریا دەستی پێ بکردایە ئەوش ڕەنگە تا ئاستێک لەبەر ئەوەی کە لەسەر ئاسی نێودەوڵەتی پشتیوانی کە یەکجار زۆر هەبوو بۆ گەلی کورد و شۆڕەشی گەلی کورد و ئەو قۆناغی کە ئێمە دێتە پەڕێن لە ڕۆژاوای کوردستان تورکیا هەوڵێدا دووبارە جەنگ زەندوو بکاتەوە لە سووریا تر ئێریشکردە سەرەکانی و گرێسی پیش ینی ئەمە پێمان وایە دووبارە ینی ئەم مەرحەلەی چارەسەرکردنی سیاسی کریزی سووریای ئەبێ ڕێژیمی یاسەدش ئەو عقلەتی خۆی ئەو عقلەتی کە بیوێ هێشتا وەکم جاران لە دیمەشق لە ڕژێمی یاسەد دابیرکردنەوەیەک هەیە بەو جۆرە بێ مامەڵەیەکی دروست و دۆستانەی نوێ لەگەڵ کووردا بکات یانی ئەوە گۆڕاوە یانی هێشتایەوە عقلەتەکەی
پێش 2011 و پێشتر لە سووریا ئەوەی کە ئێمە دەبینین وەکو خوێندنەوە تا ئێستا عقلیەتی ئەسەد هەر هەمان عقلیەتە ئەوێ دووبارە سووریایەکی مرکزی ناوەندی و هەموو پارچەکانی سووریا لەژێر دەسەڵاتی ئەودا بوو دیکتاتۆری هەمان جار بێ ئەمە عقلیەتێکی دیکتاتۆرانەیە بەڵام ئەوەی کە ئێمە دەبینین لەسەر خاکی سووریا ئەمە شتێکی زۆر یەکجار مەحاڵە و کەسش قبولی ناکات لەسەر ئاسی نێودەوڵەتیش قبولی نییە ڕژیمی ئەسەد ئەو ڕژیمە بەهێزە نییە کە بتوانێت بشەرت و مەرجی خۆی فەرز بکات لەسەر گەلی سووریاژ و بە تایبەتی لەسەر گەلی ڕۆژئاوای کوردستان بۆیە ئێمە ئەوەی کە گرنگە ئێمە دایمەن ئەو مەرجانە دروست بکەین کە وا لە ڕژیمی ئەسەدش بکەن و کە بێتە سەر مێزی گفتوگۆ و دانیشێ و ئامادە بێ سیستەمەکە بگۆڕێت یەکینا هیچ ڕۆڵێکی نابێت لە داهاتووی سووریا ئێمەش وەکو کورد چەند بەهێز بین چەند یەک ڕێز بین چەند خاوەن پرۆژەیەکی تایبەتی خۆشمان هەبێ و خاوەن پرۆژەیەک بین بۆ ئەوەی کە گۆڕانکاریەک لە هەموو سووریادا پێک بینین ئەتوانین ئەو فشارە دروستکەین لەسەر ئاستی نێودەوڵەتی کە بتوانێت بن ئەوانش زەختێک لە ڕژیمی ئەسەدا بکەن بۆ ئەوەی ئامادە بە گفتوگۆ بکات بۆ چارەسەرکردنی دۆزی گەلی ڕۆژئاوا و پەیوەندیەکانی هێزەکانی ڕۆژئاوا بە گشتی و تایبەتی داری خۆجێی ڕۆژئاوا لەگەڵ ئەمریکا لەگەڵ رووسیا لە چه ئاستێکدان لەو ئاستیان کە بتوانن جۆرێک لە فشار لە ڕێی وڵاتانی زلهێزە و دروست بکەن لەسەر ئەوانی کە تەداخل لە خاکی سووریاکەن و کاریگەریان هەیە لەسەر ێکلاکردنەوەی دۆسەی سووریا یعنی کریزی سووریا ئەوش لە چەند قۆناغێکدا تێدەپەڕێت ئەم دەوڵەتانەی کە دەستێوەردان دەکەن لە کێزی سووریادا بێگومان بەرژەوەندی خۆیان دەپارێزێن ئەوانش ڕەنگە لە مەرحەلەیەکدا ئامادە بن لەگەڵ کووردا دامستانە بکەن و فشار بکەنە سەر ڕژیمی ئەسەدەوە بۆ ئەوی بەرژەوەندی خۆیان پێبیدن لە مەرحەلەیەکداش ئامادە نەبن ئەو دامستانە بکەن لەبەرەوەی مەسلحەت و بەرژەوەندی ئەوان لەگەڵ ڕژیمی ئەسەدا دەبێ بەڵام ئەوەی کە ئێمە دەبینین دووبارە ینی وەکو خوێندنەوەیەک بۆ کێزی سووریا بەگشتی ڕژیمی ئەسەد ڕژیمێکی لاوازە تورکیا تا ئاستێکی یەکجار زۆر ڕۆڵێکی نەماوە لە سووریا چونکە زۆربەی ئەو ناوچانەی کە لەژێر دەسەڵاتی ئەودا بوون کە نزیکی پایتەختی ینی سووریا بوون دیمەشق لەژێر دەسەڵاتی ئەو دەرچووە و تورکیاش لە خۆیدا کریزێک لە ناو خۆیدا دەژی ئێستا بۆیە کە تورکیا لاواز دەبێ لەولاش ڕژیمی ئەسەدەوە تا ئاستێک توانیوێتی هەندێک خاک مەسەڵەن لە دەستی ئەو گروپانەی کە سەر بە تورکیان ڕزگار بکات بۆ خۆی و دوایەوەی کە بۆ هەموو لایەنەکانیش دەرکەوت کە تاکەلایەنێک هەبێ خاوەن پرۆژەیەکی ڕاستەقینە بۆ دۆزینەوەی چارەسەریەک بۆ کەیزی سووریا بەگشتی پرۆژەیەک کە مافی هەموو گەلانیش بپارێزێت لە سووریا بەلکو ئەم پرۆژەی کە خۆسەری دیموکراتیک پێشکەشەکە بۆ ئەوەی کۆتایی بەم جەنگە ناوخۆیی سووریاش بهێنێت لە حالی حاضردا ئێمە دەبینین وەکو گەلی کورد ئێمە هێزێکن لە سووریەدا و چارەسەری ناکرێت لە سووریا بەبێ ئەوەی دۆزی گەلی کورد بەرچاو بگیرێت و طبعاً ئەوەش پەیوەندی بە ئێمەشەوە هەیە بۆیە ئێمەش ئەمانەوەی دووبارە هەموو ئەو لاینانەی کە لە دەرەوەی خۆسەری دیموکراتیکش ماوەین تا ئێستا بیان هێنینەوە بکەن بیانکەنە بەشێک لەم پرۆژەیەدا بۆ ئەوەی دووبارە ئێمە بەهێزتر ببین و بتوانین بن مەرجی خۆشمان فەرز بکەین لەسەر ئەو لاینانەی کە دەسەڵاتدارن لە کێزی سووریادا. زۆر باشە سپاس دەکەم دکتۆر جاویدان کەمال ئەندامی نوێنەرایەتی ڕۆژاوا لە هەرێم سپاس بە بەشداریکردن. دووبارە ئەمەوەی ئەوە بڵێم هەم وەکو داواکاریەکیش لە یەکێتی نیشتمانی کوردستان لە بەڕێز لاهۆر وەکو چۆنش هیچ کەم کورتەیەکیان نەکردەوە لە پشتیوانی شۆڕشی ڕۆژاوای کوردستان و داواکاری لە پارتی دیموکراتی کوردستانیش و لە چێوان بەرزانی و بەڕێز مەسعود بارزانی و پارتی کرێکارانی کوردستانیش و هەموو لایەنە سیاسیەکانی کوردی کە پشتیوانی ئەم لە یەک نزیکبوونەوەی گەلی کورد لە ڕۆژاوای کوردستان بن بەڵکو نەر لە ڕۆژاوای کوردستان بەکو لە ئاستی باشووریش و هەر چاپارچەی کوردستان بۆ بتوانین بین لە یەک نزیک بین ماڵی گەلی کورد ڕێک بخەین بۆەوەی بتوانین بین دۆزی گەلی کورد سەر بخەین و مافی گەلی خۆمان بیپارێزین. سپاس دەکەم دکتۆر جاویدان سپاس بۆی وەشکە بینەر بوون هەر شاد من و خواتان لەگەڵ.